بە خێراتێکی گەرمتان دەکەم بە ناوی خۆمان و هەموو خزمان و عاشرەتەوە خۆشحاڵم بۆ بەسەرکردنەوەیە لەبەرەوە باس شتێک لەگەڵ منەکەن پەیوەندی بە نیشتمان و خاکەوەیە ئەوە زۆر پیرۆزە و پێویستە. وەڵای ڕۆڵی عاشرەت ماڵومی جنابتانە کە ئەوەندی مێژووتان خوێن بێتەوە لە سەردەمی شێخ سەعیدی شەهید شێخ سەعیدی پیران و قازی نەمر و شێخ مەحموودی نەمر و هەتاتۆتە سەر شۆڕشی ئەیلول و هەتاتۆتە سەر شۆڕشی نوێ کە ئەو کاتانە ڕەنگە بڵێم زیاتر تەنزیم نەبووە سیاسەت وەکو پێویست نەبووە ئەوانەی ناوم هێنان ئەو کاتانە عاشرەت ڕۆڵیان هەبووە بەحەقەت عاشرەتی نیشتمان پەروەرەکان هەموو ڕۆڵیان هەبووە پێی توانای خۆیان درێژیان نەکردو بەڵام بەداخەوە کە نەعەدالەتی و ناڕەوایی و حکومڕانی یەک لە دوایەکانی کە زوڵمیان کردووە لە میلەتەکەمان لەژێر زوڵما چەساوەتەوە و نەبوونی ئیمکانیەت و نەبوونی وڵاتێکی هاودەمی خۆمان و هاونیشتمانی خۆشمان بێپەنای کردوین لەبەرەوە هەموو جارێ ئەو حاڵەتانە ڕووی لەم میلەتی ئێمە کردووە تووشی نەکسە و ناخۆشی و ئەوانە بووین. عاشرەتی جاف کە شێخ مەحموودی نەمر دەستی بە شۆڕش کردووە بەشداریکی باشیان کردووە لە زۆر شوێن کە گونجابێ و ئەو شۆڕشە لەوێ هەڵگیرسابێ ئێمە بەشداریمان کردووە پیاوە گەورەکانمان ڕیسپێکانمان ئەوانە هەموو بەشداریان کردووە بەپێی توانای خۆیان و ئەو سەردەمە چۆنیان بۆ گونجابێ کە هاتوتە سەر ئەوەی حکمی مەلەکی لە عێراقا نەما و عەبدولکەریم قاسم شۆڕشی 4 تەمووزی بەرپا کرد فترێک ئەوە بوو وەزعەکە تۆزێ باش بوو دوایی بوو بە فەوزا و بوو بە هەندێ بربەرەکانی و ئەوانە هاتە گۆڕێ زیاتر ئەتوان بڵێم هەموو عاشرەتەکان بوون و لەم منتقی ئێمە منتقەی تابعی سلێمانی و ئەوانە عاشرەتی میراودەلی عاشرەتی ئاکۆ و بڵباس و خۆشناوەتی هاتە سەر عاشرەتی جاف کە لە زۆر شوێنە جۆرەکان ئێمە تیاین لە گەرمیان هەین و بڵین لە لێرەیە و لە زۆر شوێن مشارەکەیکی باش کرا لە نەتیجێ ئەوەی کە فەرمانڕەوایەکە لە دیموکراتێت ڕێڕەوی دیموکرات لایدا کە لایدا کۆمەڵێ ئەسباب هاتە پێشەوە لە دوای وردە چۆن ناو سیاسەتەوە کە چۆن ناو سیاسەتەوە شۆڕش بەرپاکرا کە شۆڕش بەرپاکرا من بەدەمی خۆم نەیڵێم بەڵام شاهیدێکی زۆر هەیە کە ئەوەی هەمووی سەنگەری لێدا عاشرەتەکان بە چەکی خۆیان بە نانی خۆیان بە بەرجی خۆیان بە ئیمکانێت و قزم و قەوم و عاشرەتی خۆیان خۆڵ ناگرێ ئەو کاتە ینی سیاسەتەکە هەبوو ئەو کاتە سیاسەتەکە هەبوو بەڵام سیاسەتەکە بە تەواوی نەچووە ناو مۆزوعەکەەوە بە تەواوی نەیقۆسبەوە هەر ئیمکانەتەکە عاشایەتەکە بوو ئێمە وەکو عاشرەتی جاف کە لە گەرمیان و لە کوێستان و لە منتقی خۆمانە هەمووی بەپێی توانای خۆمان مشارەکەمان کرد لە شەرەفی یەکەم سەنگەر کە لە پێشەوە لێدرا نێزیکی چەمچەماڵ شیوە سوور بوو و بەر ئێمە کەوت و هەموو عاشرەتەکانی کەس لە ناوچەکە ئەو شەرەفی بەشداربوونیان بەرکەوت بەڵام یەکەم شەهیدی شۆڕشی ئەیلول کە مامی من بوو برا گەورەی باوکم بوو بە ناوی نازناوی کاکە حەمە بوو کاکە حەمەی تەلانی سیانیکە بە ناوی عەزیز حاجی نەجم ئەحمەد شەریف دەرەناری فەقی عەبدوڵای سرد کە ئەوانش لەگەڵ ئێمە هەم دراوسێ بوون و یەک عاشرەت بووین ئەوانە شەهید بوون ما دوای مقاومەیەکی نیو سەعاتی کە سوپای عێراق ویستی بێ ناوچەی سلەیمانی و ئەو شوێنانە داگیرکە کە چەکداری تایە ئێمە ئەومان بەرکەوت بە شایدی هەموو ئەو خەڵکە نیشتمان پەروەرانە شتێک نێ من لەبەر خۆمان باسی کەم بەڵام پرسیارم لێکەن و مێژووە ئەمە نییە بۆ زۆڵم دروست بوو بێ حکومڕانیش نەبووە عەتفێکی خزمایەتی خۆشەویستی ناوچەیی بە یەکێوە گرێداون لە باو باپیرانە ئەوتی دنیا هەیە هاتووە یعنی ئەو کاتانەی کە عاشرەتیش هاتووە سیاست لە ناو میلەتەکەی ئێمە بەداخەوە ئەوە نەبووە بەڵام مشارەکەیان کردەوە وەکو عەرزم کردی ئەو مشارەکەیان هەر کردەوە پێی توانای خۆیان و سیاسەتێک لە گۆڕێ نەبووە لەم ئاخریانە کە سیاست هاتۆتە گۆڕێ لە چلەکان و پەنجاکان و شەستەکان و تا ئێستا
هەمووشی لە دەوری ئەو سیاسەتە کۆبۆتەوە پێی توانای خۆی بە پێی مەجای خۆی خوێنان بەخشیوە ینی چەکیان داوا بە شۆڕش نانیان داوا بە شۆڕش شۆڕشیان یارمەتی داوە خۆ ئەمانە وەختێک شۆڕش هیچی نەبووە ینی بەس بەرنامە و مەبدەعەکەی پیرۆز و گەورە بووە بەڵام وەکو ئیمکانت نێ بۆ ڕەنگ ئەتوانم بڵێم هەندێک جار هەیە ئەوانە بۆ خوان تێشەبەرە و دەستەبەرە بوون بۆ شۆڕشەکان ئەجا وردە تەنزیم و ڕێخستنەکان بەهێز بوون و خەڵکەکە وردە چۆتە ناو تەنزیمەوە و تەنزیمیان بە بەراکراوە بۆ تەشتێکی مەبدەئی ئێستاش باشە چونکە بۆ میلەتی کورد زۆر دەرسی وەرگرتووە زۆر عیبرەتی وەرگرتووە ینی هەموو حکومڕانەکان نانویستۆ کورد بە یەکەوە بێ و کوردیش بەداخەوە لەبەرەوەی ئێمە وڵاتێکمان نەبووە کە ئاوزمانی خۆمان بیا و نیشتمانی خۆمان بێ کە بتوانین هاوکاریمان بکە پەنای بۆ بەرین بگیرسینەوە بەهێز بینەوە هەندێک جار هەبووە شت ڕوویداوە لە ناوچەکانە بەهۆی ژێردەسیەوە بەهۆی زەخت و زۆریەوە دابڕانێک دروست بووە بەڵام لە عینی کاتیشە هەر حوبی وەتەن و خاک و نیشتمانەکەی خوان هەر لە دڵا بۆ چونکە هەموو جارە یەکیان گرتوتەوە کە شۆڕشەکان لە نوشوستیا بوو بن ئەوە بەپی توانای خوان لەگەڵا بوون کە زروفەکە چاکوەتەوە و یەکگرتنەوە دەستی پێکردێتەوە دەوری خوان بینیوەتەوە وەڵای خۆ هەر وڵاتە و دابوونەرێکی خۆی هەیە لە ڕووی عشیرەتیەوە ممکنە لە بەعزێ مەسەلا بەعزێ وڵات هەیە پاشایەتی حکمی کردووە ممکنە زۆر شت هەیە ئەو بوارەی نەداوەش بەڵام وڵای عێراق تا حدێک لە عەرەب و لە کورد و لەوانە دەوری عشیرەتی هەبووە هەڵا عشیرەتیش بریتیە لە چی لە گەورە و بچووکی لە خۆشەویستی بۆ خۆیان و بۆ خاک و نیشتمانەکەیان زیاتر ئەو مەجاالەی تیا بووە من نازانم وڵاتەکانی کە زۆر شارەزایی بدێنە بەڵام ئەوەی من بیزانم پرسیارم کردو لە ئێرانە ئەو بواریان پێنەدراوە کەم و زۆریانەوە ئەوان قیادەی میلەتەکەمانەکەن ئەوان قیادەی ئەو خاک و نیشتمانەکەن هەر کوڕی ئەو خەڵکەیە هەر عینوانێکی ئەو بێ ئەوانە چوو ناو ڕێخستەکانەوە ئەوانە چێکی شەرەفیان نەشان کردووە ئەگەر بواری عشرەتیش کەس بوو بێ ئەوان کردووە کەواتە لە هەموو پارچەکە لە هەموو عشرەتەکان لە هەموو بنەماڵە کوردپەروەرەکان دروست بووە خۆ ئەویش هیچی کارگە نەبووە بۆ خۆی دروستیکە بەڵام ڕێخستنەکان ئەوەندە بەهێز بوون ئەوەندە بیر و باوەڕی نەتەوایەتی و قەومایەتی چۆتە مێشتیانەوە ئەویان زیاتر قۆسلۆتۆ ئەویان زیاتر بەکارهێناوە چونکە خۆتەزانی عشرەتیش شتێکە هەندێک دابوونەریتی خۆی هەیە لەوە تەجاوز بکە ڕەنگە ئەو شەرەفەی لێت تێکێتەوە ئەگەر نەبێتەوە باسی خۆمان بکەین نەک من کە خۆم وەکو هەموو عشرەتەکان کوڕە عشرەتەکان پیاوە عشرەتەکان بنەماڵە بەڕێزە نیشتمان پەروەرەکان زۆر جار هەبووە یەکمان گرتو و هەر لە خۆمانە بێ کەس پێمان بڵێ هیچ حیزبێک پێمان بڵێ تەجەموعمان کردو ئێمە چوینە بەینانەوە قسەمان کردو تومانە ئێوە ئەو هەموو خەبات و ماندووبوون و خوێنەتان لێ ڕژاوە بە هاوکاری هەموو لایەک بۆتان کراوە ئێستاش ئێوە تەبابن ئێوە تەبان نەبن وڵاتمان تێکەچێ میلەتمان تێکەچێ دوشمنان زاڵە بن بەسەرمانە ئەمانەمان هەموو باس کردو و جۆشمان بۆ گیراوە و تا ئەندازەیەکی جێی خۆی گرتووەوان دێجاریشە بۆ وان نەبووە کە جێ خۆی بگرێ ماوەتەوە ئێمە ئەوەی کە واجبمان بوو وەکو قسەی خێر و وەکو سەردانی حیزبەکان و سەرکردەکان چوونێ لای هەر هەمویان من بۆ خۆم یەکێکم لەوانە کە ئەو شەرەفم پێ بەخشراوە کە لەگەڵ هەموو ئەو برا ریسپی و پیا و ماخۆڵ و بنەماڵەکان لە سادات و لە عاشرەتەکان لە هەموویەوە ئەمە بەشداری یەکترمان کردو و چوینە لایەن وتر زۆر هاوارمان کردو کە ئیتر ئێوە هەچی کردوتانە بۆ سربەخۆییە هەچی کردوتانە بۆ میلەتەکەتانە بۆ شۆڕشەکەیە ئێستا ئێوە لەسەرەوە ناتەبابن ئیتر لە خوارەوە ئەبێەوە گلەی لە خەڵک نەکەن لە کەس نەکەن ئەگەر ئێوە بۆ خۆتان ڕێک بن هەموو شتەکان بۆ خۆی ڕێئەکەوێ و وەڵامیان زۆر بە ئیجابی بۆ زۆر سوپاسیان کردن توانم سوپاسی هاوڵەکانتانەکەین نیشتمان پەرویرتانەکەین کە ئێوەش بە پەرۆشن و هەمووتان کەس و کارتان لە ناو حیزبەکانە هەیە ئێمە بە فەرق چوینە ناویانەوە چوین قسەمان لەگەڵ کردوون و شایدیشەوە مێشوش هەیە و
تەفسیلات زۆر هەڵناگرێکی خۆ ناکرێ باسی ئەوە بکێ فلان و فلان بەیەکەوە بووین لە منتەقەکە هەموو بەشداریمان کردو. ئومێد دەکەم ئینشاءڵڵا عیبرەت وەرگیرا بێت لە ئەو هەموو دەربەدەری و خوێن ڕشتن و ماڵوێرانی کە بەسەر میلەتەکانیان هێناوین بە هیچ شێوەیە دیموکراتیەت و بە هیچ شێوەیەک عەدالەت بەکار نهاتووە. وای لێ هاتووە خۆشمان لەگەڵ یەکە نەعەدالەت بووین لەگەڵ یەکە کە لەوە لە حەزەکانمان ئەویان کردەوە ئێمەش لە باتی و عیبرەتی لێوەرگرین خۆشمان چوونە ئەو بوارانەوە. بەڵام ئومێد دەکەم ئینشاءڵڵا دەرس وەرگیرا بێت لە هەموو ناتەبایەکان لە هەمووشتا چێمە میلەتێکین بەڕاستی زۆر بێ پشتیوانین وەکو عەرزم کردی میلەتێک وڵاتێکمان نییە بە ناوی خۆمان چۆن دووەلی عەرەبی 22 دەوڵەتی هەیە نازانم تورکیە هەیە ئێران هەیە کوێ هەیە کوێ هەموویان کە شتێک ڕووبدا لە ناویانە ڕەنگە پەنایەکیان هەبێ. ئێمە دوای خوا شاخەکان و نانی خەڵک و فەقیر و هەژار و هەموو چینەکان کەرەستەمان بوون بۆ بەڕێوەبردنی شۆڕش و بۆ دروستکردن و بۆ بەڕێوەبردن و بۆ پێکەوە بوونمان و کە نەکبەتەکانی شاتوتە ناومانەوە بەداخەوە هیوادارم ئەوە نەمێنێ ئەم برا سەرکردەکان حیزبەکان دایما خۆ ئەوانی ئەوە نین ئێمەمانانێک چین ئامۆژگاریان کەین خۆخۆیان هەموو شتێک ینی دیراسی هەموو شتێکیان کردووە هەموو خۆشی و ناخۆشەکانیان دیوە ئەبێ باش بزان و هەمومان بزانین بە یەکبوون و بە برایەتی و بە یەک تەقوبوڵکردن نەبێ هیچ حاصل ناکەین ئەوەی حاصلیشتیکەین ئەویشمانە دەستەچێت. هەر وڵاتە و جۆرە حڕێتێکی خۆی هەیە هەر وڵاتە و مەجای خۆی هەیە مثل ئێستا لە عێراقا دوای پاشایەتی کۆماری هاتۆتە سەر حوکم دوای کۆماری خۆتانزان ئەو هەموو زۆڵ زۆربە ئەنفال کیمیایی هەمووی هات ئێستا نظامێک لە عێراقا بەرپا بۆ لە هەموو پێکاتەکان پێکاتەوە لە عەرەب و لە کورد و لە تورکمان و لە ئاشووری و لە ئەرمەنی و لەوانە ئێستا لێرە فەرقی هەیە بەڵام وڵاتەکانی کە ڕەنگە زیاتر پەران بە زمانی خۆیان و بە زمانی حکومڕاندا بێ ممکنە ئەوان زیاتر ئەوان تیابێ ئەم مەجارە لێرە هەڵکەوتووە وەکو هەموو پیاو ماقوڵانە خۆڵ ناگرێت کە یەکە گرین و لەگەڵ یەکدا نشین ئێمە هەر هیوایەتمان ئەوەیە چاومان بڕیوتە ئەوە برایەتی خۆیان بۆ هیچ شتێک نەدەن تەنسیقیان هەبێ هاوکاریان هەبێ بۆ یەکتر ئێمە ناڵێن وڵات ئەو وڵاتی کەوێتی ئەو هەموو شتێکدا لەبەر خۆی ئەبێ مەراعاتی هەموو شتێ بکرێ لە سنوورەوە لە زمانیانەوە لە دابوونەریتیانەوە لە ئەو مەجالانەی کە ئەوان هەیەە مەسەل هەندێک مەجالە و عەرزم کردی لە عێراقا ئاوایە لە کوردستان ئاوایە ممکنە لە ئێران و لە تورکیا وان نەبێ وایە چینەتەوەی شتێکی زۆر پیرۆزە بەڕێی من باشترین فرسەت باشترین هەل بۆ ئەم یەکێتی نەتەوەیە چونکە یەکێتی نەتەوەیش زەرورێتێکە هەموو نەتەوەیەک یەکێتی نەتەوەی خۆی هەیە بە پێی سەردەمەکان بە پێی تواناکان کردویانە بۆ ئێمەش نەمان بێنی بۆ ئەوان حەڵال بێ بۆ ئێمە حرام بێ بۆ نیمانە وەک عەرزم کردی بەشێکی بۆ واگەڕێتەوە دابەشکراوین بەقەدر دابەشکراوین ئەو حکومڕانەی کە وڵات بەڕێوابن دنیا بەڕێوابن ئەوانە ناتەبای خۆمان پێش هەموو شتێک پێوا بێ حەق بڵێ چونکە من ئەمە ناشاردرێتەوە بەڕاستی هەموو ئەزانێ ناتەبایەکانی خۆمان وای لێ کردوین بێ پشتیوانەکانمان بێ وڵاتیەکانمان کە وڵاتێکی زمانی خۆمان نەبووە پەنای بەرینێ بێ لە ناومانە ڕێکمان خاتەوە ئەوە یەک دووهەم ئەوە ناتەبایی دروست کردو ناومانە ئەنجا هەر حکومێکی هاتێتە سەر حکم ویستێتی چەسانەوە و ژێردەسی و ئەوانت پێ قوبڵکە هەندێک جار هەیە قوبڵ نەکراوە پێی سەردەمەکان جار هێش قوبڵیش کراوە لە ناچاریە بەس ئێستا کە دنیا گۆڕاوە بەناو دیموکراتیەت هاتۆتە گۆڕێ یەکسانیە چییە ئەمانە حەقە بەڕاستی میلەتی کوردشبیر لەوە بکاتەوە یانی یەتر حەقە کۆتایی بەو شتانە بێنێنی ئەو برایەتی و یەکتر قوبڵکردن و نیشتیمانیەکە لە هەمووی پیرۆسترە لە هەمووی گەورەترە و هەر ئەوەش دەتوانێت چارەسەری وەزعکە بکە هیوادارم ئەم میلەتی ئێمەش بەخوا بچێتەوە بەڕاستی هیچ کێکە بیر لە ئەوە نەکەنەوە ینی دەستکەوتی مادی یا دەستکەوتی دەسەڵات بەڕاستی ڕوحی تەبایی ڕوحی لێبوردن ڕوحی برایەتی هەمویان ئەگەنتە نەتیجەیەکی باش و خاک و نیشتمانمان بەوە چارەسەرەکرێ مەشاکیلەکانیان نەک بە شتێکە دوامانەخا ینی هەر چۆنێ بێ دوامانەخا کە دوای خەستی نیشتیش هین نامێنێ ینی شیرازە نامێنێت تێکە چێ ئێستا باشترین فرسەتە بۆ ئەم کاتە
دنیای دەرەوەش دەوری ئەم میلەتی داوە دەوری ئەو میلەتانەدا ئەچێتە ناویانەوە بۆ مەساڵحی خۆیان بۆ چێک بێ بەڵام بۆ ئێمە مەساڵحی نیشتیمانی خۆمان نەپارێزین.